ئەگەر تەمەشا بکە ئینسانی مسلمان پێویستە لە ڕەمەزاندا پێشی ڕەمەزان بەرنامەشکێ هەبی دیارکردن و هەم شوێنی عیبادەتی خۆت مەسەلۆن مزگەوتەکی دیار بکە مامۆستایەکی دیار بکە لۆ نوێژەکانت لۆ وەعز و وتارەکان لۆ تەراویحەکان لەبەرچ تو لەو مزگەوتانە خۆ خێری مزگەوتەکان هەموو وەچیەکە ئیلا ئەو سێ مزگەوتە نەبی کە پێغەمبەرە فەرمی صلی الله علیه وسلم کە مەسجد الحرام و مەسجد نەبەوی قودسە ئەوانە ئەویت کە مزگەوت هەموو وەچیەکەن بەڵام تو پێویستە لە چ مزگەوتەکی مرتاحی لە چ مزگەوتێکی یعنی درد ئاوێ دەخاتۆ لەکن چ مامۆستایەکی بڕۆ لەوێ ئیمامەتێک بڵێن پێش نوێژەکەی دەکا بڕۆ لەوێ تەراویحەکان بکە لەبەرچ کابە دێتە دەرێ هێشتا هەن لە حەوشەیە زەمی مامۆستا دەکە قورئانی تەواو نییە تەجویدی تەواو نییە زۆری خوێن کەمی خوێن درێژی کردووە باشە لە خۆت تووشی غەیبەتەکەی بڕۆ مزگەوتێک و مامۆستایەکی کەوا لێ مرتاحبی بەڕاستی ئەوەش ئیهتیمامدانە بە عیبادەتەکەت بە ڕەمەزانەکەت کە تو ئیش خۆ یەکلایەکردنەوە لە خوای گەورەی لە مانجی ڕەمەزاندا